وەکو سوپرایزێک بوو و چەند درم بۆی خۆش بوو کە یەکەم بوو دوو ئەوەندەش درم بۆی خۆش بوو کە بابم لێرکانە ئامادە بوو نەمزانی کە چی پێشکەشکەم لەو کاتەدا ئەوەی کە تانیم پێشکەشکەم مەدالیاکەم ئەمن هەموو دەمێ پاڵپشتیم و هەموو دەمێش پاڵپشتی دەکەم ئەمن نەک بە نسبەت ئەو کچەم کە پاڵپشتی هەموو مندارەکانی دیکەشم کردێ. زۆر جار دەبینین بە کە باوچێک هاندەری منداڵەکەیەتی بەڵام نەمان بینیوە باوچێک بەم تەمەنەوە هاندەری کچەکەی بێت. کاتێک سۆلین خان لە سەر ئاستی پاڵەوانی تۆپی سەرمێزی یانەکانی زانکۆکانی کوردستان پلەیەکەم بەدەستدێنێت باوکی بە دیمەنەی کە تێیدا دەردەکەوێت سەپڵا بۆ کچەکەی لێ دەدات و ڤیدۆی دەگرێت و پاشانش کچەکەی مەدالیای یەکەمیەکەی پێشکەشی باوکی دەکات کاردانەوەی لێکەوتەوە. من لە لای ئەو کچ و باوکەم سەرتا لەگەڵ مام سەعەدوڵا قسە دەکەم. مام سەعەدوڵا سڵاو لێبێ، سوپاس بۆم دەرفەتە. سڵاو لە تۆش. زۆر سوپاس. پێم بڵێ چ هەستێکت هەبوو کاتێک بینیت کە کچەکەت پلەی یەکەمی بەدەستێنەوە؟ لە پێشەوە بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم زۆر خۆشحاڵ بووم بە هاتنتان بۆ ئەو دیدەنە. لە پێشەوە بە ئاماژەی بەوەی بکەم کە شاری کۆیە هەموو کاتێ پێشەنگ بووە لە هەموو بوارەکان خاستن لە بواری بالە و تێنسی سەرمێزیە هەموو ساڵێک پلەکی بەدەستێنایە. ئەو جارەش بۆ جاری دووەم تیمی کچەکانی زانکۆی کۆیە پلەی یەکەمیان هینا کە پێ کاتبوو لە سۆلینی کچم بەڕێز سەرباز و لەگەر کچەکی تر ناوی سیمایە توانیان یەکەم بینن لەسەر ئاستی هەرێم. ئەمن زۆر خۆشحاڵم بەوەی کە ئێستا ئەو پلەی یەکەمی هینایە و سوپاسی مامۆستا ئارامیش دەکەم کە ئەو کات زۆر پێوەی ماندی بووە و هاندەری بووە هەوڵی داوە هەوڵ و کۆشتەکەی بە هەندەران نەڕۆیە. تو لە سەرتاوە دەزانی ئەم پلەیەکەم بەدەستدێنەوە هاتووی بە دیاریایەکەی و ئامادەبووی هانە دەدا؟ بەڵێ دەمزانی کە ئەوە چی تێدایە کچەکەم کە یەکەم بەدەست بێنێتن لەبەر ئەوە جاری یەکەمی نییە جارەی دیکەش یەکەمی بەدەستی نایە لەسەر ئاستی زانکۆی کۆیە. تۆ بەردەوام دەبی لە پاڵپشتی ئەو بۆ ئەوی قۆناغی زیاتر ببڕێ لە دوای زانکۆ بێتە یاریزانێکی دیار و بەناوبانگ؟ ئەمن هەموو دەمێ پاڵپشتیم و هەموو دەمێش پاڵپشتی دەکەم ئەمن نەک بە نسبەت ئەو کچەم کە پاڵپشتی هەموو مندارەکانی دیکەشم کردێ ئەوانی تریش لە بواری خۆیان یەکەم و دووەمیان هینایە. زۆر سوپاس منەت زۆر بێ. سۆلین خان تۆ پێم بڵێ چ هەستێکت هەبوو کاتێک بینیت باوکت لە یاریگا ئامادەیەوە بە مۆبایلەکەی دەستی ڤیدۆیەکانی تۆ تۆمار دەکات؟ سەرەتا سوپاستان دەکەم بۆ ڕەخساندنی ئەو هەلا. سەرەتا ینی بە بابم گۆ کە ئەمڕۆکە نیهاییە و نەشم زانی کە دێتن لەبەرەوەی ئەو بەمی نەگۆت دێم یعنی پڕە دڵ پێم خۆش بوو کە بێتم بەس ئەو نەیگۆت دێم کە کاتە چیش هات و ئەوم دید لێرکانە بەڕاستی وەکو سوپرایزێک بوو و چەند درم بۆی خۆش بوو کە یەکەم بوو دوو ئەوەندەش درم بۆی خۆش بوو کە بابم لێرکانە ئامادە بوو هەروەها ئەو ڤیدیۆیم دید کە بابم لە پشتەوە ڕستمی من دەگریتن و وەکو پاڵپشتێک لێرکانەیە. زۆر باشە. ئەمە تا چەند بۆ هۆی ئەوەی کە تو گەرم و گوڕتر بی لە یاریەکە کە بینیت باوکت لێرەیە؟ ڕاستی بابم ینی تۆزێک بە تاخیرەوە هات یعنی نەیتوانی زۆر لە دیارگە مەیدانیشیتن ناخۆش بوو بەڵام ئەو هەستە خۆش بوو کە لە کۆتاییدا هەر لەگەڵم بوو یعنی ئەم دیتم و کە ئەو لێرکانەوە پاڵپشتێک کە چەند لە مێژانی ئەو هەر پاڵپشتم بووە لە هەموو بوارەک و لە هەموو شتەچی و لە سەرکەوتنەکەشم هەر لەگەڵم بوو ئەو خۆشترین هەست بوو لە بۆ من. زۆر باشە. چی وای لێ کرد مەدالیاکەی ملی خۆت پێشکەشی باوکت بکەی؟ چی وای کرد ئەوە بوو کە عنی دیتم بابم ئەوە هاتیە ینی لە بۆ من وەکو ئەو بزانیم کە ئەو سوپرایزەکی لە بۆ من کردیە و هاتیتە دیار من ینی بۆ تەمەنەوە ئەو کاتێ لە بۆ من تەرخان کرد ینی نەمزانی کە چی پێشکەشکەم لەو کاتەدا ئەوەی کە تانیم پێشکەشکەم مەدالیاکەم.